تاقیکردنەوەکانی وەرزیەکەمی خوێندکاران دەکەین لێستادا بە تایبەتتر لە سنووری پەروەردەی شارباژێر تاقیکردنەوەکان چۆن بەڕێوە چوە ئەم چەند تاقیکردنەوەی کراوە واروها بە شێوەیەکی گشتی باس داواکاریەکان وە کێشە و گیرروگرفتەکانی پەروەردەی شارباژێر دەکەین تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز لەتیف حسێن بەڕێوەبەری پەروەردەی شارباژێر لە ستودیۆ بەیانی کورسات نیوز میوانە کاک لەتیف سپاس بۆ ئامادەبوون بەخێرهاتی تاقیکردنەوەکان چەند ڕۆژێکی بەڕێ کردووە لە چه ئاستێکدا بۆ دەکرێت بڵین لە ئاستی تمۆحی پەروەردەی شارباژێر بە شێوەیەکی گشتی لە ئاستێکی باشدا بەڕێوە چوە یاخود کەم و کورتی هەیە بەڵێ زۆر سپاس بەیانیتان باش خۆتان دەزانن ئەمڕۆ پێنجەمین ڕۆژی تاقیکردنەوەکانە لە هەرێمی کوردستانە وەرە ناوی شا بەڕێوەبەرێتی پەروەردەی شارباژێرەوەی کە پێویست بووە هەر لە کاتی ئامادەکارەکان بۆ تاقیکردنەوەکانی کۆتایی وەرزی یەکەمی خوێندنی ئەمساڵ خۆشبەختانە تا ئێستا کە پێنجەم ڕۆژە تاقیکردنەوەکان زۆر بە باشی بەڕێوە چوون ئەگەر چی خۆتان دەزانن ئێمە ساڵانێکی زۆرە پەروەردە هەر کوردستان وە سێکتەرەکانی تریش بەگشتی بەڵام بە تایبەتی پەروەردە کۆمەڵە قەیران و کێشەیە ڕوبەڕووبەتەوە بەڵام ئەمساڵ جیاز لە ساڵەکانی تر تا ڕادەیەک توانراوە بەشێک لەو گرفتانە چارەسەر کرێەوە تا ئەمڕۆکە تاقیکردنەوەی پێنجەمی کۆتایی وەرزی یەکەمە کارەکان زۆر باشی بەڕێوە چوون بێگومان هەموو پرۆسەیەک هەموو کەرت و سێکتەرێک گرفت و کێشەی تایبەتی خۆی هەیە بەڵام ئەم گرفت و کێشانە نەبوونەتەوەی کە پرۆسەکە بە تەواتی پەک بخات بێگومان پەروەردەی شارباژێریش خۆی هەر تەبیعەت و سروشت و ژینگەیەکی تایبەت و جیاوازی هەیە قوتابخانەکانیشی لەنا ئەو ژینگە تایبەت و تەبیعەتە جیاوازدان و بە هەوڵی بەڕێوەبەری بەڕێز و ستافی ئیدارە و مامۆستایانی بەڕێز هەم مامۆستایانی بەڕێزی میلاک هەم مامۆستایانی بەڕێزی وانەبێژیش سەرباری ئەرکە قورسەکانیان سەرباری مادووبوون و دڵسۆزیەکانیشیان بەڵام ئەوان بەردەوام بوون لەوەی کە بەشێکی زۆری پرۆسەکە بە سەرکەوتوی بەڕێوە بچەوە وا بکەن کە هەمومان پێکەوە کارمان یا کارکردنمان بەوە بێت کە خوێندکارانی بەڕێ ئازیز لە ژینگەیەکی ئارامە تاقیکردنەوەکانیان بکەن بەڵێ خۆشبەختانە تا ئێستا پرۆسی تاقیکردنەوەکان بەسەر کەوتووی بەڕێوەچێ و مامۆستایان و خوێندکارانی ئازیزیش هەمیشە لە کاری ئەوەدان بۆەوەی خوێندکاران بتوانن لانی کەم ئەو گرفتانە یا ئەو کێشانی کە هەن بەرەوکی پرۆسی پەروەردەی گرتووە نەبێتە بارگرانیەکی تر بۆ سەرشانی خوێندکاران و ئەوان بازەکەی بدەن بەڵام تا ئێستا تاقیکردنەوەکان بەسەر کەوتووی بە باشی بەڕێوەچ باشە خۆشبەختانە هەڵبەتە لە سەرەتاوە با بڵێن بە تایبەت تاقیکردنەوەی یەکەم و دووەم تۆزە گرفتی کارەبا هەبوو لە ناو هۆڵەکانی خوێندندا کێشی بۆ خوێندکاران دروست کرد بوو ئەم گرفتە لە سنووری پەروەردەی شارباژێر هەبووە یاخود کێشەکان چارەسەر کراوە مەسەلەی کارەبا خۆ هەر ناو هەڵەکانی تاقیکردنەوە نیە هەمومان لە ناو ماڵەکانیشان موشکیلەمانەیە کێشەمانەیە بەڵام لە ڕاستیدا دەبوو جیاوازتر مامەڵە لەگەڵ تاقیکردنەوەکانە بکرێ گەرچی لێرە لەوێ هەوڵ هەیە بەڵام بەڕاستی گرفتە چکە خۆتەزانی عادەتەن تاقیکردنەوەکان زۆر جارەکەوێتە ڕۆژانێکەوە کە هەورە کە مەسەڵەن تاریکی خۆی هەیە بەڵامی تر بە شەکل لە گوندەکانمان بەشێک لە شوێنەکانمان کارەبای نییە کە کارەباشت نەبوو ڕەنگە زەحمەت بێت تۆ مۆریدە بەەوە هەموو شوێنە هەڵبکێت چکە بەشێک لەو شوێنانە خۆیان مۆریدەیان نییە ڕەنگە لە سلێمانی ئەگەر کارە باش نەبێت چارەسەری بک بەڵام لە دەرەوەی شارەکان پەروەردەی دەرەوەی شارەکان بەڕاستیەوە بخۆی گرفتە و خۆشتان دەزانن ئەوەی کە ئێمە لەگەڵ بەرپرسانی کارەبا ناو بەناو قسەمان کردو لە سەر بابەتانە بەرنامەکانیان نییە کە زۆر جار بەداخەوە نایگۆڕن ناتوانن مەسەڵەن دەستکاریەوە بکەن کە شوێنەکەی بێ یانەی بێ ئەوە بەرنامی خۆیان تێکنایەن بەڵام توانراوە بەشێک لەم کێشانەش چارەسەر بکرێ بەڵام بەڕاستیەوە گرفتێکی گەورەیە چکە ناکرێ قوتابخانە لەم سەردەمەیە بە لایت و بە لایت شەحن و ئەمانە ڕووناکی بۆ قوتابخانە پەیدا بکە بەڵام هیوادارم ئەمانە گرفت نەبن بۆ تاقیکردنەوەکانی وەرزی دووەم و بۆ کاتەکانی تری چکە بەڕاستی دەبێ حسابی ئەوە بکرێتەوە لە کاتێکا ئیمتحانەکە یا تاقیکردنەوەکان ئەنجامەدەی و گوتم ئەکرێتە وەرزی پای زستانە ئەم وەرزانەش بۆ خۆیان عادەتەن وەرزێکی تاریک و هەور و ئەوانەیە پێویستی بەوەیە کە قوتابخانەکان ڕووناک بکرێنەوە وەکوتم تۆ گەر بە مۆریدەش بۆ قوتابخانە دابیم کەی سوتەمەنی ئەرکێکی قورسە دیسانەوە لەسەر شانی بۆیە هیوادارە من بابەتەش چارەسەر بکرێ بۆی بتوانرێ
بەشێک لەو کێشانی تریش چارەسەر کرێ بەردەوامەمانە کووتم گرفتن ڕوبەڕووی پەروەردە نابێتەوە ڕوبەڕووی سێکتەرێک بەتەنیا نابێتەوە ڕوبەڕووی هەموو سێکتەرەکانی تر و خەڵک بۆتە کێشەیەشی گەورە بەڵام وەکوتم لە ناو شارەکانە ڕەنگە بەشێک لەو کێشانە لە ڕێگەی بەدیلی ترەوە چارەسەر کرێ بەڵام بۆ دەرەوەی شارەکان و بۆ قەزاو ناحیەکان و گوندە تا دوورە دەستەکان خۆتان نەزانن شارباژێر خۆی سنوورێکی فراوانەوە چەندین قوتابخانە و گوندی هەیە کە دوورە دەستن ئەو سنوورن لەگەڵ وڵاتانی ئێران ئەوانە بۆیە ڕەنگە ئاسان نەبێ هەموو شتێک بتوانی بە ئاسانی بگەین دەست بەڵام سەرباری ئەوەش خۆشببختانە لەو شوێنانە ژوامان کردووە یا بە هەوڵی مامۆستایان و بەڕێوبەرە بەڕێزەکان و خەڵکی دڵسۆز و خەمخۆری ئەوەش پێوەی دیار نەبێت کە مەسەن ئەمە گوندێکی دوورە دەستە ئەوەی کە توانراوە ئیمکان هەبوو بۆمان دابین کردو. بەڵێ مامۆستاگەر ئامارێک لەبەردەستا بێت لە سنووری پەروەردەی شارباژێر بە چێکڕایان بە شێوەیەکی گشتی چەند خوێندکار بەشداری تاقیکردنەوەکانیان کردووە؟ ئێمە لە سنووری شارباژێر نزیکی 6,000 خوێندکارمان هەیە. ئەم خوێندکارانە لە هەموو بازنەکان و هەموو قەناغە جیاوازەکانەوە بەشداری تاقیکردنەوەکانەکەن. بەڵام خۆتان دەزانن تاقیکردنەوەکان بەشێکیان مەسەن هەڵسەنگاندنە بازنەی یەکەمەکە خۆی لە خوێندکاران و منداڵانی خۆشەویستی پۆلی یەکی بنەڕەتی بۆ سێ دوای ئەو بازنەکانی ترە بەڵام مەشەیەکی گشتی ئەمە نزیکی 6,000 خوێندکار بەشداری تاقیکردنەوەکانەکەت. باش پێشتر باس لەوە کرد کە مامۆستایانی وانەبێژ هاوکاتی مامۆستایانی میلاک ئەرکەکان تێئەپەڕێن و قورسایەکی زۆریان لەسرە دیارەکە بەشێکی مامۆستایانی وانەبێژ داوای مافی خۆیانەکەن داوای ئەوە بکەن کە ببنە عەقد یاخود ببنە با بڵێن ڕەسمی هەندێک کات بایکۆت و مانگرتن و داواکاری مامۆستایانی وانەبێژ هیچ گرفتێکی بە شێوەیەکی گشتی نەک بۆ تاقیکردنەوەکان بۆ پرۆسی پەروەردە دروست نەکردووە ڕاستی داخۆی گەر حقیقت قسە بکەیە گەر یەک تاکە مامۆستایەکی لە قوتابخانەیەکە هەڵوێستی هەبێ مەسەڵەن یا لەسەر مافێکی خۆی داوا بکە یا مەسەڵەن لە شوێنێکا کە وەکو پێویست نەتوانە کارەکانی خۆی بکات تەسیر دروست کاریگەری دروستە کە چ جایەوەی کە ئێستا لە ئێستاە کە قسە لەگەڵ تۆیاکەین بەشێکی زۆری پەروەردەکانی دەرەوەی شار پەروەردەمان هەیە نیوە زیاتری مامۆستایانی بەڕێزیوانە بێژ تایە کارەکەوە مامۆستایەتیەکە و بەشێک لە پەروەردەکانیشی تر لەگەڵ میلاکە نیوە بە نیوە نیان زیاتر یا کەمترە ئەمە حقیقەتی ئەوە دەرەخا کە مامۆستایانی وانە بێژ ئێستا لە پێویستترن بۆ پرۆسی پەروەردە و فێرکردن بۆیە بێگومان هەر کاتێک کە ئەمان مەسەڵەن مافەکانیان وەکو پێویست جێبەجێ نەکرێەوە بەدەم داواکارەکانەوە نێن بێگومان دەتوانن گرفت دروستکە دەتوانێت کێشە دروستکە بۆ پرۆسی پەروەردە فێرکردن بۆیە بەردەوام ئەمە چەند لە ساڵانی ڕابردووشە ئەم کێشەیە هەبووە بەداخەوە تا ئێستا وەکو پێویست هەنگاوی چارەسەرکردنی بۆ نەنراوە بەڵام تا ئێستاوەی کە هەیە ئەم ساڵ جیاوازتر لە ساڵەکانی تر هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم وەزارەتی پەروەردە خۆیان بەردەوام کاریان لەسەر ئەم بابەتە کردووە هەتا بۆ داواکاریەکانیان و خواستەکانیان لە پرۆژەیەکە کە وەزارەتی پەروەردە ئامادەی کردووە تەواو کراوە و هەتا پێشکەشی ئەنجومەنی ڕاژەش کراوە بۆی بتوانرێ هەموو ئەو بابەتانی کە پەیوەستن بە پرۆسی پەروەردەوە بە تایبەتی لە دامەزراندنی مامۆستایانی بەڕێزیوانە بێژ بۆ وەزارەتی پەروەردە ببێتە بابەتێکی حتمی و کاری لەسەر بکرێ بە شێوەیەکی ڕسمیانە چکە پەروەردە وەکو کەرتەکانی تر نییە چکە تۆ کاتێک کە مامۆستای وانە بێژ لە قوتابخانەیەک دانێ یا مەسەرەن ئێمە کە وەکو بەڕێوەتی خۆمان من کاتێک کە مامۆستایکی وانە بێژ دادەنێن دەبێ لە شوێنێکا دابرێت کە تەواو ئەو شوێنە پێویستی پێێتی بۆیە مامۆستای وانە بێژ ناتوانانی بڵی دەستێکی بێکاری شاراوەیە مامۆستای وانە بێژ حقیقەت و مبارەسی کارێکە کاکە لەو شوێنەدا پێویستەوە زەرورە بۆیە ئەمەی کە ئێستا هەیە هەرچەند ژمارەیان زۆرە چەند وەزارەت و حکوومەتیش ئیش قسەی لەسەرەوە کردووە کە ڕەنگە قرس بێ زەحمەت بێت لە یەک مەرحەلەیە و لە یەک قۆناغا ئێستا ئێمە لە کوردستانە نزیکی 32,000 مامۆستای وانە بێژمان هەیە و ڕەنگە ئاستان بێ حکوومەت بتوانێت 32,000 مامۆستای وانە بێژ بە یەک جار بە یەک قۆناغدا بمەزێنە بەڵام بڕیارەکە ئەوەیە قسەکە ئەوەیە کە هەنگاو بە هەنگاو قۆناغ بە قۆناغ ئەم پرۆسەیە بچێتە بواری جێبەجێکردنەوە من تەمەناکەم ئەم هەم وەزارەت هەم حکوومەت بەڕاستی چکە ئێستا لە ساحەکە لە تۆپەکە لە ساحەی حکوومەتە نەک وەزارەتەوەی لەسەرەتی داواکاریەکانی هەمووی گەڵاڵە کردووە و نووسیوێتیەوە پرۆژەیەکی متکامی لە ئەوەی کە پێویستەکە لەسەر ڕوونکردنەوە بۆ ئەو بابەتە دراوەتە ئەنجومەنی ڕاژە و ئەنجومەنی ڕاژەش قسە لەسەرەوەیە کە زۆربەی کارەکانیان تەواو کردووە
ئەوەی کەماوەتەوە پێویستەکە حکوومەتتی هەرێمی کوردستان ئەگەر کرا ئەم ساڵی تازە بودجەی 2023 لە پەرلەمانی کوردستان خۆتانزانن چەند ساڵێکەمە بودجەمان نییە قەیرانی سیاسی دارایی ئەمانەوەی کردو بەشێک لە کارە سیاسیەکانەوە بە کارانی کە پێویستدانن بە بابەتە داراییەکانیش هەمووی ڕاوەستاوە و ئەمە نەک هەر پەروەردە سێکتەرەکانی تریش کێشەی ئەوان هەیە بۆیە پەروەردە لە هەمووی گرنگترە و مامۆستایانی بەڕێزی وانەبێژ چەندین ساڵە بە کۆمەڵک ئەرکی قورسەوە لە بەرامبەر کۆمەڵک مافی کەمە ئەم پرۆسەیان بەڕێوە بردووە بۆیە ئێمەمانان کە لە بەرپرسیارەتی پەرۆداین دەبێت ئەمە لە بەرچاو بگرین دەبێت ئەمە بە هەندوار بگرین چکە ئێمە دەزانین کە کاتێک کە مامۆستایەکی بەڕێز ئەو پارەیە ئەو موچێشی کەوری دەگرێت جاری وایە 2 مانگ جارێک ئەم ساڵ باشترە لە ساڵانی پێشوو ماوەیەکی زۆر بەسەرەوەی کە تێپەڕێ ئەمجا موچەیەکی پارێکی دیاریکرا وەرەگرێت کە یێتە دەرەوەی شارەکان ڕەنگە نیوەی زیاتریشی بدا بە هاتوچۆکەی بەڵام هێشتا ئەو بەردەوامە لەسەر کارەکە هێشتا ئەو بەردەوامە لەسەر دسۆزی خۆی بۆیە دەبێ حکوومەتیش لایانی پەیوەندیداریش ئەوەی لە بەرچاوێ ئەم کارە چکە چارەسەرکردنی گرفتیم کێشەی مامۆستایوانە بێژ لە ئەسڵا چارەسەرکردنی کێشە و گرفتی خودی پرۆسەکەیە پرۆسی پەروەردە فێرکردنە لە کوردستانە بۆیە هیوادارم وە ئێستا منەوەی کە دوێنێ و پێرە ئەوان ئاگادارم حکوومەتی عراقیش ئەوانش نزیکە بێتەوە لە 300,000 وانە بێش کە هەیەە بەڵام ئەوانە لە ئێستاوە سوودانی بەڵێنی ئەوەی داوە کە لەم چەند ڕۆژەی پێشووە لەگەڵ یان ناکۆبوونەوەی کردووە لە بودجەی 2023 بەشێک لە بودجە و پارەی عێراق بۆ ئەوان دابی نەکرێەوە کێشامە چارەسەرکردی وادارم مامۆستایانی بەڕێزی وانە بێژی ئێمەش لە کوردستانە ئەم گرفتانمە چارەسەر بەڵێ مامۆستا لە پاڵ گرفتەکانی با بڵێن مامۆستایان وانە بێژ وەربکو باستکردنەبوونی مۆلیدە و کارەبا لە بەشێک لە خوێندنگەکاندا ڕەنگە کۆمەڵێک کێشە و گرفتی دیکە هەبێ دیارترین داواکاریەکان لە پەروەردەی شارباژێر بۆ چارەسەرکردنی بەشێک لە گرفتەکان خۆی لە چیدا دەبینێتەوە وڵا تقریبان ئەم ساڵ باشتر بوو هەم لە دابینکردنی کەلوپەل هەم لە پێداویستەکانی ناو قوتابخانە و خوێندنگەکان و ناوەندەکانی خوێندن ئەم ساڵ خۆشبەختانە ئەم حکوومەت وەزارەتی پەروەردە بەشێک لەو کەلوپەل و پێداویستیانەی کە هەبوون بۆ قوتابخانەکان ئێمە دابینمان کردووە مەجگەلەوەی کە لە ڕێگەی خەڵکانی خەمخۆر و دڵسۆزی پەروەردە چکە بیرمان نەچێخۆ ئەگەر دەستی ئاوەدانی و ئەگەر هاوکاری و خەمخۆری خەڵک نەبووە ڕەنگە پرۆسی پەروەردە و فێرکردن تەحەدێکی زۆر پەشی بکەوتایە چکە خۆتان نزانێ ئێمە چەند ساڵێکە قەیران و کێشە و گرفتی زۆر بەرەوشی گرتوین بۆیە بەردەوام لە کاریان لەسەر ئەمە کردووە و ئەو هەنگاوانەی کە نراون لە بوارەی دابینکردنی بەشێک لە کەلوپەلەکان و پێداویستیەکان هەنگاوی گەورە و باشن بەڵام ئەوەی کە گرفتە پێم وایە لایانی ئاودانکردنەوەیە لایانی نۆژانکردنەوەیەوە دروستکردنی قوتابخانەی نوێ چکە بەداخەوە لەم سنوورەیە بە تایبەتی و بە تایبەتی تر لە دەرەوەی شارەکانە زۆر باخ بم بابەتە نەدراوە چکاوەی کە هەیە ڕەنگە پینە و پەڕۆیەک بێ ڕەنگە هەوڵێکی کەم بێ بۆی مەسەڵەن بەشێک لەو کێشانی کە ڕوبەڕووی بینای قوتابخانە بێتەوە قوتان نەزان تا ئێستش لە کوردستانە بە شێوەیەکی گشتی گرفتی کەمی بینا هەیە قوتابخانەی 2 دەوامی و 3 دەوامی ئەوانەمان هەیە بەڵام لە دەرەوەی شارەکانیش بە هەمان شێوەیە بۆیە هیوادارم بتوانرێ حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردەکە ئێمە بۆ خۆمان داوامان کردووە بەشێک لەو بودجێ بەشێک لەو پارانەی کە تەخسیسە کرێ بۆ پرۆژەی ئاوادانکردنەوە و دروستکردنەوەی قوتابخانەکان لەوە دەربچن بەس خەریکی سنتەری شارەکان بن چکە لە دەروی شارەکانیش پێویستیان بەوەیە کە ئەو دەستە بگاتەوە بەڵام سەرباری ئەوەش ئێمە وەکو بەڕێوەبەرەتی پەروەردی شارباژێر توانیمانە کاروانیشی ئاوەدانی زۆر باش و فراوان دەست پێ بکەین بە هاوکاری هەم بەڕێوەبەرەتی گشتی پەروەردە هەم بە هاوکاری خەڵکی دڵسۆز و خەڵکە زۆر باش و ماندووەکەی شارباژێریش وە بەستافێکی باشی ماندوونە ناس لە پەروەردە بە هەوڵی بەڕێوەبەرەکان مامۆستاکان کارێکمان کردو بەشێک لەمانەوەمان زۆر پێوە دیار نییە بەڵام لانی کەم توانیمانە بەشێک لەم گرفتانە چارەسەرکەین چامان لەوەیە لە ساڵی داهاتووە لە ساڵی تازەیە بتوانین بە بەرنامە و پلانی نوێەوە بە هاوکاری حکوومەت وەزارەت خۆشی بتوانن بەشێک لەو بودجە و بەشێک لەو پرۆژانەی کە هەیەە لە ناو سنتەری شارەکان و حکوومەتە بێنێتە دەرەوەی شارەکانی بەڵێ زۆر سپاس بۆ لە پەروەردەی پەروەردەی شارباژێر سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس